ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەی تری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان پانۆرامای ڕووداوە ئابوووریەکانی ساڵی 2020 با میوانداری زۆر بەڕێز کاک نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم. کاک شێخ نەوزاد خۆشحاڵین و بەخێر بێت. کاک شێخ نەوزاد ڕووداوەکانی ساڵی 2020 کۆمەڵێک ئەحداث ڕوویاننا لە دنیاش و عێراق و هەرێمی کوردستانیش بەشێک لەو ڕووداوانە بە تایبەتی پرسی چاکسازی لە هەرێمی کوردستان سەرپێخستنی ئەو پرۆژە و کارنامەیە کە حکوومەت و کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان قسە و گفتوگۆی لەسەر کردبوو و کردبووە پشکی سەرەکی یان دروشمی سەرەکی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان چاکسازی بوو لە هەرێمی کوردستان و قسەکردن لەسەر پەیوەندیەکانی دووبارە گفتوگۆی نێوان هەرێم و بەغداد ئەو دۆخی کە لە ساڵی 2020 ڕوویاندا پێمان خۆش لەگەڵ جەنابەت گفتوگۆی بکەین بە تایبەتی ڕەهەندە ئابوووریەکانی خوێندنەوەی کاک شێخ نەوزاد بۆ کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان بۆ هەوڵەکانی بە تایبەت بۆ پرسی چاکسازی و پاکسازی لە حکوومەت هەرێمی کوردستان چۆنە و چییە؟ سوپاس بۆم دەرفەتە دیارە هەرۆک ئاگادارن کارنامەی کابینەی نوێ هەمی حکوومەت هەرێمی کوردستان کە دەستی بە کارەکانی کردو لە پەرلەمان لە بەردەم پەرلەمانتارانی بەڕێزە کارنامەکەی خۆی خستە ڕوو یەکێک لەوانە بوو کە چاکسازیکردن بوو لە کاری دامەزراوە ئیداریەکانی حکوومەت هەرێمی کوردستان. لەو سۆنگەیەوە هەنگاوی جدینرا لە جان پێکیانرا بۆ چەندین کۆبوونەوە و کۆڕ و سیمینار لەسەری کرا بۆ کارنامەی بە میکانیزمی جێبەجێکردنی کارنامەکەش کەوتە بواری جێبەجێکردنەوە لە ساڵی ڕابردووداوە ساڵی 2020 بڵێن 2009 سەرەتای 2020 بە گروتینێکی زۆر بەهێزەوە کەوتنە جێبەجێکردن و میکانیزمی بدانانی بۆ ئەوی کە بتوانن بە شێوەیەک جێبەجێ بکرێت کە زیان بە هاوڵاتیان نەگەێنێ و بتوانێت سەرچاوەکانی داهات زیاد بکە و بتوانێت ژیانێکی باش بۆ خەڵکی کوردستان و داهاتی تاک بەرزکاتەوە و هەژاری کەم کاتەوە لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە دوای لە دوای مانگی دووەوە پەتای کۆرۆنا هات و سەرانسەری جیهانی گرتەوە هەرێمی کوردستانیش بێبەش نەبوو لەو پەتایە بۆیە دەواازە سنوورەکان داخران و بە جمهوریە بازرگانەکان هەمووی ڕاگیران زۆربەی پیشەسازی گەورەکان و پیشەسازی گەورەکانی جیهان کارەکانیان ڕاگرت عادەتەن کە بەرهەمێنان ڕابگیرێ و کاتە هەناردەکردنی نەوت و ئەوانش لە بازاردا قیمەتی دابەزی بووە هۆی دابەزینی بەهای نەوت کە دابەزینی بەهای نەوت لێ مەشهدەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا لەبەر ئەوەی لە سەدانەوە پشتینەوە لە سەدانەوە دیشمان لەسەر چاوەکانی داهاتی نەوتە بۆیە ئەو زەربەیە کە بەر هەرێمی کوردستان و عێراق کەوت زەربەیەک بۆ بەڕاستی کە ئاسان نەبوو هەموو کەسی خۆی بگیرێ بەڵام ئەوە توانا و لێهاتووی کابینین و هەم بوو کە توانی لەگەڵ هەموو ئەو پێشهاتانە هەم کۆرۆنا هەم داخستنی سنوورەکان هەم دابەزینی بەهای نەوت وای کرد بتوانێت چۆنێک بووە ئیدارەی وڵات بات بەڕێوە و کەمتا زۆر بتوانێت ئەوەی کە هەیە جێبەجێ بکە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێمە نەوەستان بەردەوام بوو لەسەر کارکردن و داوامان نەکرد کە دەواازە سنوورەکان بکەنەوەوانە لە بەڕێکاری تەندروستی بۆی جمهوریە بازرگانەکان دەست پێ بکەنەوە و سواز بۆخوا لە دوای مانگی هەشتەوە جمهوریە باش هاتۆتە پێشەوانە کە ئەتوانم بڵێم گەشتبینێکی زۆری پیرەدا لە کۆمەڵە لە بازرگانەکانمان کەوتونتە جمهوریە و لەگەڵ هەموو ئەوانەژە لەو سەردەمی کۆرۆنایشدا بە جهدی بازرگانەکان و حکوومەت هەرێمی کوردستان تایبەت تایبەت نەمانە هێشرا بازار قۆڕخ کرێت لەیان کۆمەڵی خەڵکەوانە نرخ گران بێەوە کەم و کوڕی کەوێتە ناو ژیانی خەڵکەوە بەڵکو کەم تا زۆر ئەوەی کە هەبوو لە هەرێمی کوردستان توانای ئیداری پێ بدرێت. کاک شێخ نەوزاد زەمەنی کۆرۆنا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مانگەکانی سێ هەتاوەکو هەشت کە تقریبن بازارەکان داخران دەواازە سنووریەکان جموجۆڵتیا سست بوو بازار بە شێوکی گشتی کەوت بەڵام خوێنەوەی جەنابەت چییە بۆ ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان جددی بوو لەوەی کە خەڵکی کوردستان بەپارێزێ سەرباری ئەوەی کە بۆ نمونە بە داخستنی و دەواازانە بە داخستنی ژیان بە شێوکی گشتی و متکردنی حکوومەت هەرێمی کوردستان بەشێکی زۆری داهاتەکەی خۆی لەدەستدا بەدڵنیایەوە کاتی خۆی کە ئەو بارودۆخە هاتە پێشەوە هەموو دەواازەکان داخیران جنابی سەرۆکی حکوومەت شخصی خۆی هاتە سەر خەت لەگەڵ وەزارەتی بازرگانی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە دەگەڵ تایبەت داوای لە هاوڵاتیان کرد بە تایبەتی بازرگانەکان کە بڕۆن کاڵا و خزمەت کاڵای و خوراک بێنە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە کاتێک ئەگەر هەر ئەم مەسلەی داخستنی سنوورەکان بەردەوام بێ خەڵکی کوردستان برسی نەبێ. لەو ڕوانگەیە بەڕاستی بازرگانەکانی ڕۆڵی باشیان بینی کە حکوومەتیش ئاسانکاری زۆر باشی کرد بە تایبەت وەزارەتی بازرگانی
ڕێکاری ئاسایی گرتە بەر بۆ ئەوەی کە ئەو بازرگانانە پێویست ناکە هەموو ڕۆتینات هەیە جێبەجێ بکەن هەر بە پێناسی بازرگانەکان دەچون لە وڵاتانی دەراوسێەوە کاڵاو شتیان هێنا بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان بێبەش نەبن لە خۆراک و نرخی کاڵاش بەرز نەبێتەوە لەو ڕێکا و ئەو ڕێکا لەگەڵ ئەوەشدا ڕێکاری تەندروستی زۆر باشگیرایە بەر بۆ ئەوەی خەڵک تووشی ئەو پەتایانە بێت و کەمترین خەڵک توش بێ هەرچەندە لە قۆناغێگەمدا بەڕاستی خۆپارێزیە چاک بوو بەڵام دیار بوو کە درێژەی کێشا و خەڵک بێتاقەت بوو کەم تا زۆر ژمارەکە زیادی کرد بەڵام لە چاو ڕێژەی دانیشتوانی خەڵکی وڵاتانی تردا هێشتا هەرێمی کوردستان ڕەنگە باشتر بێت لە چەند شوێنێکی کەم. کاک شێخنۆزە دوای کۆرۆنا حکوومەتی هەرێمی کوردستان مکوڕە لەوەی کە چاکسازی وەک پرۆژەیەکی گشتگیر کە بەر لە کۆرۆنا بۆ خۆی پرۆژەکەی ئامادەکردو ناردیە پەرلەمانی کوردستان و بەردەوام متابعی پرۆژەکەی کرد و هاوبەشیویەکی زۆری پەرلەمانێکە لە پێناوی کە پرۆژەی چاکسازی لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی گشتگیر و هەمەلایەن بێتە دەرەوە و ببێ بە کارنامەیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کاری بکات لەسەری لە دوای کۆرۆنا حکوومەت بۆ نەفەسەی پێش کۆرۆنا ڕژدە لە بابەتی چاکسازی لێت ناشارمەوە ئێستا کە ئێمە لە حکوومەتی ڕۆژانە تعلیمات و تەوجیهاتی حکوومەت و ئەنجومەنی وەزیران دێت بۆمان کە داوای خاڵ بە خاڵی جێبەجێکردنی ئەو هێنە دەکات ئەو پلانە دەکات بۆ چاکسازی ئەم دیارە چاکسازی تەنها بریتینە لە کەمکردنەوەی موچە و ڕێخستنەوەی موچەی فەرمانبەران کۆمەڵی خاڵن کە لە هەموو بۆرەکان دەگرێتەوە گرنگترین شت کە لەو چاکسازیدا دەکرێتەوەیە چۆن داهات ڕێخێنەوە خەرجەکانمان ڕێخێنەوە و چۆن بتوانین سەرچاوەکانی داهات هەمە چەشنکەین بەڕاستی لەو بوارەدا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت دەستەی وەبرهێنان کار لەسەرەوە کا پرۆژە پیشەسازیەکان زیادکە پرۆژە کوچکاڵەکان زیادکە کەرتی گەشتیاری گەشتە پێ بدات بۆی بن بە سەرچاوی داهات چونکە هەر وڵاتی اعتیماد کات لەسەر نەوت لە ساڵانەوەی داهاتەکەی نەوت بێ بەڕاستی ئەم بەرز و نزمکردنی داهاتە ڕەنگە هەموو کاتی ژیانی خەڵک تێک بدات بۆیە ئەگە سەرچاوەکانی داهاتی تر هەبێت لە شتوکاڵ لە پیشەسازی لە گەشت و گوزار تەوازن ڕدەگرێت ئەگە هاتوو نرخەکەشیدا بەزیهی نەوت ئەمە بتوانن لەرسەنگێکی بۆ پاسەنگەکەی بۆ بکەن بۆ ئەوەی ژیانی خەڵک و ژیانی تاک و داهاتی تا کەم نەبێتەوە لەم ڕوانگەیەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر جدیناوە ئەوەتە شاری پیشەسازی لە دۆک دروست کردووە ئەم ساڵ وەکو هەرێمی کوردستان 3 سایلویکە بۆ خەزمکردنی گەنم لە کەلار و لە قوشتەپە و لە ڕۆڤیا چنەواری جێبەجێکردنەوە شاری پیشەسازی لە نزیکاندا بنەبەردی مناقەکەی لە شاری هەڵەبجەدا دەنرێ 3 سایلۆی گەورە یان 3 پرۆژەی پیشەسازی گەورە لە سلێمانی هۆلێر و دۆک دادەنرێت کە ئەمانە کەتی تایبەت دەیکەن کە 500,000 تەن گەنمی جوتیانان وەردەگرن ساڵانە کەوا دەکە ئەمانە ئێمە ئەمنی غیزایی خۆمان بەهێزکەین بۆی ڕۆژە لە ڕۆژان ئەگەر لایەن وڵاتانی دراوسێ و کە هەمیشە وەکو دوژمن سەیری ئێرە دەکەن یا دەیانەوێت ئێرە بخنکێنن لە کاتێکا هاتو سەرەوەی بارودۆخێکی وهاتە پێشەوە نەنگەمارەشمان بخەنە سەر ئێمە بتوانین لە ڕووی ئەو بەرهەمە ناوخوانین کە هەمانە بتوانین ئیسفادەیان لێ بکەین چونکە گەر سایلۆت زۆر بوو گەنمی زیاتر هەڵدەگری کە گەنمی زیاتریش هەڵگرێت و کاتە لە حاڵەتی پێویستە بەکاریان دەهێنیتەوە. کاک شەمزە زۆر جار خەڵکانێک بە ناوی ئۆپۆزیسیۆن و زۆر جار بە ناوی ڕەخنەگرتنەوە ڕەخنەوەگرن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە تەنها ئەرکی دابەشکردنی موچەیە و بەڕێز شباسیەوەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ فرە چەشنکردنی داهاتەکات ینی خوێنە جەنا بەچێ بۆی کە یان ئەم ڕەخنەیە چۆن هەڵەسەنجێنی لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئەرکی دابەشکردنی موچەیە مادەم معارەزە هەیە لە پرۆسێکی دیموکراتیدان ئاساییە چۆن ڕەخنە دەگرن و بلانی خۆیان بخەنە کار بۆ ئەوەی ئەوان بە حسابی خۆیان بێنە سەر حکوم بگرنگەوەی ئەوانیش کاتنە سەر دەسەڵات بتوانن ئەو پلان و بەرنامەی کە هەیەە بۆ خزمەتکردنی خەڵک جێبەجێکەن دیارە ئێمە لەو ڕوانگەیەوە سەیری ئۆپۆزیسیۆن دەکەین کە تەواوکەری دەسەڵاتن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان لەو ڕوانگەیەوە هەر ڕەخنەوە هەر پێشنیارێکیشیان هەبێ ئێمە بە نەزەری ئەتیبار وەری دەگرین بەڵام لێ ئێستادا هەرێمی کوردستان بەداخەوە دەڵێم ئەگەر ئێستە خاوەنی بودجێ خۆمان بوونایە بودجەکەمان دیاریکراو بووە مانزانین داهاتەکانمان کوێیە ئەو کاتەمان دەمانتوانی ساڵانە میزانێ دروستکەین بودجەی بخەرێنە پەرلەمانەوە لە پەرلەمان مسادقەی لەسەر بکرێ و پلانی وەزارەت دیار و ڕوون بوو جێبەجێکرێ بەڵام ئێمە لەبەر سەرچاوەکانی داهاتمان هێشتا دیار نییە سەرچاوی داهاتمان بەشێکی زۆری لە بەغداوە چاوەڕێ دەکەین بێت و ناشمان داتێ خۆشمان ئەو داهاتەی کە هەمانە بەشی پێداویستەکانی ئەوە ناکە بۆیە نەتوانراوە کە بودجە مسادقە کرێ لە پەرلەمانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا نەوەستاوە حکومەت بەردەوامە لە کارکردن بەپێی ئەوەی دەبەردەستیدایە ئیش دەکا بەڵام ناڵێن کەم و کوڕیژ نییە کەم و کوڕیشەیە گرایی گلەی و گازندەشەیە کەمتر خەمیش ڕەنگە هەبێ بەڵام هەموو ئەوان ناکاتە ئەوەی کە حکومەت هیچی نەکردووە حکومەت هەنگاوی ناوە بەڵام ڕەنگە ڕێگرەکانیش ئەوەندە بە قووەت بن کە ڕەنگە ئەگەر ئەمانیش نەبوونایە ڕابگیرایە کۆمەڵ شتەی ڕابگیرایە بەڵام هاتووە چی کردووە لەگەڵ ئەو
دەسەڵاتەکەمە تۆناکەمە دارایی کە خۆی هەیەی ئێستا لە چاوەکانی داهات و لە گومرگەکان دەستی دەکەوێت هاتوو کەتی تایبەت تەرجیعەکە بەوەی کە بێن کاکە وەرن بەژاری پرۆسی سیاسی پرۆژەی ئابووریکەن کەرتی تایبەت زیاد لە 1000 دەستەی وەبەرهێنان زیاتر لە 1055 پرۆژه خشتە بازارەوە دەڵێ چ کەسێک لەکەتی تایبەت لە کۆمپانیەکان دێن ئەم پرۆژان جێبەجێ بکەن پارەکانیان بێن بەکاری بێنن ئێمە لە ئایندەدا لە چوارچێوەی ئەو کارڕێکارە یاسانی کە هەیە هاوکاریان دەبین ئاسانکاریان بۆ دەکەین بۆ ئەوەی پرۆژەکان بەردەوام بن چونکە ئەگەر کەتی تایبەتێکی چالاکمان هەبێ ئەرکی حکوومەتیش کەم دەبێتەوە کەرکی حکوومەتیش کەم بۆ کاتە حکوومەت سەری دەپەرژێتە سەر پرۆژە خزمە گوزارەکان بۆ کەرتەکانی کەش دەداتە ئەو کەرت تایبەتانە بۆ ئیشەکانیان بکەن. کاک شێخنوزاد سەرۆکی حکوومەت دوای دەست بەکاربوونی کابینەی هەرێمی کوردستان سەردانی بەغدادی کرد و هەرێمی کوردستان زۆرجار وا خۆی پیشانەیە کە جددیە لە مامەڵەکردن و لەگەڵ بەغداوە شەفافیشە بەڵام بە دیوەکترا بەشێک لە خەڵک یان بەشێک لە ڕەخنەگرەکان بەشێک لەوانەی خۆیان پێی هێزیە پۆزیسیۆن و میدیا ئاڕاستەکراون نەقدیواکەن کە حکوومەت هەرێمی کوردستان جددی نییە لە ئاساییکردنەوەی پەیوەندەکانی هەرێم و بەغداد یا هەرێم و حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان دەست پێشخەر نییە یان کارنامەیەکی گشتگیر و پاکێجێکی ڕوونی نیە لەگەڵ بەغدا باسی بکە. وڵا گەربەنجانم دێ ئەمە ڕوونکردنەوەیکی زیاتری بۆ توێش و بۆ بینەرانیش ڕوونکەمەوانەیە حکوومەت هەرێمی کوردستان بە اتفاقی سیاسی ڕۆژتۆ دانیشتو لەگەڵانەوە لە بودجەی 2019دا کە ڕێککەوتنە سەر ئەوەی کە لە ساڵ 12.67 بودجە بنێرن بۆ هەرێمی کوردستان کە ئەو لە ساڵ 12 زیاتر لە 13 تریلیۆن دیناریە کرد بێتە هەرێمی کوردستانەوانێ لە بەرامبەر ئەوەدا حکوومەت هەرێمی کوردستان پابند کرا کە ڕۆژان 150,000 بەرمیل نەوت بدا بە سۆمۆ لەگەڵ بۆی لە بەرامبەر ئەوەدا ئەو 13 تریلیۆنەی بۆ بێت بەڵام کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی قسەی وەسەرۆکی دیوان و ئەو وەفدانەی کە دەڕۆن ئەڵێ ئێمە چەند جار داوام لە حکوومەتی هەرێم بەغدا کردو بێن نەوتەکە وەرگرن یا پارەی نەوتەکە وەرگرن ئامادە نەبوون هیچیان بکەن هاتوون چیان کردووە ئەوان پارەکەیان وەرنەگرتووە بەڵام لەو 13 تریلیۆنە هاتوون پارەکەیان بڕیوە پارەکان بڕیوە 320 ملیاریان نردەوە بۆ هەرێمی کوردستان لە مانگێکە ئەوی چەند مانگێکە 2020 ئەم 320 ملیارە ئەگەر تو حسابی کەی پارەی ئەو 250,000 بەرمیلیان ئێمە بڕیوە کە قرار بۆ بیان دێنێ ئەم بە زیایشەوە لیان بڕیوین نیان داوینەتێ بەڵام هێشتا نەچمان بەسەر دەکەن پارەمان داونێ نەوتان نەداوینەتێ ئەوان پارەی نەوتەکەی کە ئێمە نەمانداونەتی ئەگەر نەماندابێت نیە یان وەریان نەگرتی بێ ئەوان لەو پارەی کە لیان بڕیون هێشتا وەکو 320 ملیار هێشتا بە زیادیشەوە بە 450 ملیار بۆیە بەڵام ئەوان 320 ملیاریشیان بۆ نردوین کەواتە ئێمە بمان نردایە نەمان نردێ ئەوان پارەی خۆیان هەر بڕیوە ئەمە بۆی بەرچاوی جەناب و میدانانی ڕوون بێت دوو حکوومەت هەرێمی کوردستان ئامادەین کاکە ئێستش لە دوا قسەی وەفدەکە کە چۆتە بەغدا ئامادەن 250,000 بدەن ئامادەن لە ساڵ 50 داهاتیش بدەن بە مەرجی ئەوان لە ساڵ 12.67ەکەی بودجەی هەرێمی کوردستان بنێرن بەڵام ئێستا ئەمەش دەستی پێ دەکەن بۆ دەستی پێ دەکەن چونکە ئێستا عێراق بەرەو هەڵبژاردنێکی ڕات لە مانگی شەشدا هیچ کوتلەیەکی سیاسی ئامادە نییە خزمەتی بە هەرێمی کوردستان بگەێنێ چونکە شارعی بەغدا و عێراق وا پەروەردەکرا وا جۆشکراون هەر کەسێ دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بێ دەنگێنێ دەوێت لە ناو شاری عێراقیە بۆیە هیچ کوتلێ نایەوێ بکەوێ دەیە بمێنێتەوەوانێ ئەو ژمارە لە پەرلەمانتار و لە دەرهەیەتی هیچیان ناچن ژێ بەرپرسیارەتی ئەو یاعتراف بەو داهاتە بکەن و بینێرن بۆ هەرێمی کوردستان بۆیە مراوەخە بە سیاسەتی بە هەرێمی کوردستان دەکەن وایان لێ دەکەن کە هەرێم زیاتر بەڕاستی بچێتە پێشەوە تەنازول بکە بەڵام هەروەکو جەنابی سەرۆکیش و کاگ مەسروش لە وتەکانیان لە چەند ڕۆژی ڕابردووە فەرمویان ئێمە تا سازش لەسەر مافەنەتەوەیەتەکانی خۆمان ناکەین بە پێی دەسوور داوا دەکەین حەقی خۆمانە سواڵیش ناکەین حتا بەخێر بماندنێ. کاک شێخنوزاد هەر لەو چوارچێوەی پەیوەندەکانی هەرێم و هەولێر و حکوومەتی ئیتیحادیە پرسی گەنمی جوتیاران بە سیاسی کراوە ینی بۆ نمونە ئەوە زیاتر لە 4-5 ساڵە و دڵنیام جەنابەت لە ڕێگەی وەزارەتی بازرگانیەوە بەڕێزت بەڕێوەبەری گشتی بازرگانیت ئەزانیت کە 4-5 ساڵە پارەی گەنم جوتیاران نانێرێت لە کاتێکا جوتیاران هەرێمی کوردستان گەنمەکان تەسلیمی حکوومەت عێراقی کردووە و لە ناوەڕاست و باشووری عێراقیش جوتیاران پارەی گەنمی خۆیان وەرگرتووە. هەر بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەو بارودۆ بە ئەم بەسەی گەنمی جوتیاران کە ئێستا بۆتە بابەتێکی گەرمیش بەڕاستی لە ناو میدیاکاندا لە ساڵی 2014 و 15 و 16 ئەم 3 ساڵە هەرێمی کوردستان گەنمی نردووەتە بەغدا لە بەرامبەردا دەبووە حکوومەت هەرێمی کوردستان 557 ملیار و 755 میلیۆن و تقریبا 349,000 دیناری بناردایە بۆ هەرێمی کوردستان بەرامبەر بۆ 3 ساڵی کە گەنمی تەسلیم کردووە
ئەو سێ ساڵە ئەو گەپارەی نەناردووە ماوی هێشتوێتەوە هۆکاری هێشتنەوەکەشی بۆ مەسالی سیاسی دەگەڕێتەوە دەیانەوێت لەو ڕێگەیەوە خەڵکی کوردستان وا لێ بکەن جوتیارەکان وا لێ بکەن کەیتر بەرهەم نهێنێ هەژار بێ وەکو خۆیان و کارتێکی سیاسی هەر کاتێ بیانێ بەکاری بێن هەرکو چون تا ئێستا بەکاریان نەناوە لە دوا جاردا چندێکی پەرلەمانی کوردستان چۆ بەغا لەگەڵ وەزارەتی بازرگانی دانیشت لەگەڵ سەرۆکی پەرلەمان دانیشت لەگەڵ سەرۆکی کۆمار دانیشت هەر هەمیان بڵێنیاندا کە لە نزیکترین کاتا پێش کۆتایی ئەم ساڵ بەشێکی ئەو پارەیە بنێرن کە دانراوەکو 550 میلیارە دوو بەشەکەی کەشی لە ساڵی تازا بە وەجبە بینێرن بەڵام لەم ڕۆژاندا لە ڕێی میدیاکانەوە ئەو بیسترا کە حکوومەتی هەرێمی عێراق پاشگەز بۆ تۆ لە ناردنی پارەکە هاتووە دەڵێ من ئەو پارەیەتان بۆ دەنێرم بەشێکی بەڵام بە شێوەی سعری بە تیجاری نەک بە سعری پاڵ پشتی کراو مدعوم سعری پاڵپشتی کراویان سعری مدعوم چییە ئەو سعرەیە کە کاتی خۆی ئەو گەنمە بە نرخێک وەرگیراوە مەسەلەن ئەگەر تەنە گەنمی دەرەجەیەک بە 670,000 یا بە 780,000 نەوەرگیرابێ لە ساڵەکانە ئێستا ئەوەیە بە 300 دلار لێ دوورگرێت کە کاتە 400,000 ینی نیوەی ئەو پارە بە کەمتر بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئێوە وەزارەتی بازرگانی و حکوومەت هەرێمی کوردستانیش رازی نین بەو پارە چونکە ئەوان ئەو کاتە بۆ نرخە خەمڵاندویانە بۆ نرخە پایاویانە بە هەرێمی بە حکوومەتی عێراق دەبێت ئەو نرخە بنێرێتەوە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان. کاک شێخ نەوزاد سەرباری ڕێگنەکەوتنی بەغداد و حکوومەتی اتحادی لەگەڵ هەرێمی کوردستان و نەدانی ئیستحقاقی خەڵکی کوردستان لە بودجە لە موچە لە پارەی گەنمی جوتیاران لە نەکێشانی نەفەقەی هێزی پێشمەرگەی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێمی توانیوتی ئیدارە بکە و بەڕاستی بە هاوبەشی خەڵکو و بۆ پشتیوانی خەڵکیشکە لە حکوومەتەکەی کردووە و خەڵکیش تحملی بەشێکی گەورەی قەیرانەکەی کردووە. خوێنەوەیتەوە بۆ ڕووداوەکان چییە بۆی کە ساڵی داهاتوو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بیر لە تێپەڕاندنی قەیرانەکان ئەکاتەوە؟ بەڵێ بە بڕای من وەڵاهی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چیتر چاوەڕێی حکوومەتی ناوەند نەبێت حکوومەتی فیدراڵ نەبێت بۆی کە چی بۆ دەنێرێ و چی پێ دەکا دەبێت خۆی ڕێخاتەوە ئەو یاسای چاکسازی کە دەستی پێکردووە و کارنامەیە دەبێت بەڕاستی کەوێتە جێبەجێکردن بە عملی هەرچەندە سەکەوتە جێبەجێکردن بە عملی بەڵام هەنگاوەکانی تریش بۆ هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات کەرتی کوشتکاڵ بژێتەوە کەرتی پیشەسازی بجێتەوە کەرتی گەشتیاری بژێنێتەوە وا بکە سەرچاوەکانی داهات فرە چەشنکە و ئەو میکانیزمی کە دایناوە بۆ جێبەجێکردنی کارنامەکە بەڕاستی دەبێت ئیشی لەسەر بکات و ئەوەی کە هەیە لە بەردەسا شەفافانە و ڕازگویانە بە خەڵکی کوردستان بڵێ ئێمە لە مانگێکدا ئەمە داهاتەکەمانە و بەم شێوەیەش خەرجی دەکەین ڕەنگە خەڵکی کوردستانیش تەفەهومی ئەو مەسەلەیە بکەن بڵێن کاکە مادام ئێمە بەم شێوەیە حکوومەتی فیدراڵ یاریمان پێ دەکات هەر ڕۆژەی بە بیانوویەک بوجەکەمان دەبڕێ کەواتە ئێمە لەمە دوای ئەتیمان دەکەین سەر خۆمان چیمان هەیە لە داهات و لە خەرجی هێخینە ڕوو ئەو کاتە بەپێی دەستهات کە دەستمان نەکەوێت لە هەرێمی کوردستان ئەو دەستهادا دابەشێکەکەینەوە بەسەر هاوڵاتیانە لە ڕێ موچە و لە ڕێی وەزارەتەکانەوەوانێ بۆ ئەوەی بتوانین ئیدارەیەکی خۆشیێنی وا بکەین کە ئەوەندە پێویستمان بۆ نەبێت تەنازل بەڕاستی بچینە بەردەم حکوومەتی فیدراڵ و داوایان لێ بکەین ئەوەمان بۆ بکەن ئەوانش لە بەرامبەر لە ڕۆژ لە دوای ڕۆژ مەرجمان لەسەر زیاد بکەن چونکە بەڕاستی زیادکردنی مەرجەکان شکۆی هەرێم دەشکێنێ بۆیە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی کاک مەسعودیش ڕازینین بۆی شکۆی هەرێم بشکێ دەبێت لە چوارچێوەی ئەو یاسا ڕێسا دەستوریانەی کە لە دەستوردا ڕەزامەندی لەسەردراوە لەو چوارچێوەی دایشی دەسەرکەن بۆیە باشترین چارەسەر ئەوەیە خۆمان ڕێخینەوە هۆشیاری بدەینە هاوڵاتەکانمان تەنظیمی ژیانی خۆیان کەنەوە لەسەر ئەوەی کە لە دەستدایە و حکوومەتیش بەڕاستی کارنامەی خۆی بە شێوەیە ڕێک بخاتەوە خۆی لە زیادە خەرجی بپارێزێ خۆی ڕێک بخاتەوانێت تەنظیمی موچە بکاتەوە سیستەمێکی تازە دابنێ بە شێوەیەک بێت کە خەڵکی کوردستان لانی کەم لە مانگێکدا موچ ئەوەی کە بەدەست هاتووە بدرێتەوە بتوانێت ئەویش تەنظیمی ژیانی خۆی بکاتەوە. کاک شێخ نەوزاد بەشێ لەوە ئەحزابانەی کە بەشداری حکوومەتیشن زۆرجار مزایدی حکوومەتەکەن و حکوومەت تۆمەتبارەکەن بۆی کە چاکسازی ناکە پەرۆشی ژیانی خەڵک نییە جددی نیە لە چارەسەرکردنی قەیرانەکانە وەڵامی ئەو چییە بۆ ئەو جۆرە لە مزایدە؟ وەڵا هێوانە بەڕاستی ناکرێتەوە پێک لە معارەزە بە پێکیش لە دەسەڵات بێ ئەوان بەو بە پاکێ چاونەوە ناو پرۆسەی سیاسیەوە هەر حیزبێک بێ بە پاکێ چاونەوە ئەترافیان بۆ کارنامەیەش کردووە کە جێبەجێ دەکرێت دەبێت ئەوان شەو ڕۆژان قسە سەرێک بۆ جێبەجێکردن و کارنامەیە چونکە خەڵەکانی ئەوانیشی تێدایە خەڵەکانی ئێمەشی تێدایە وەکو پارتی مەسەلەن
بۆیە جێبەجێکردنی ئەو کارنامەیە ژیانی تاگە گۆڕێ ژیانی هاوڵاتیانە گۆڕێ ژیانی هەرێمەکەمان دەگۆڕێ کەواتە ئیشکردن لەسەر ئەوە بەڕاستی جێبەجێکردنی پلان و کارنامەی کابینەکەی و هینەکەی خۆیانە حیزبەکەی خۆیانە بۆیە بەڵام ئەم مزایدە سیاسیە مەسایلی سەر مەسایل سیاسیەکان بەوەی کە ئەیانەیە کۆمەڵی خەڵکی ناڕازیان هەیە لە دەوروبەری خۆیان ڕای بێنن لەسەر ئەوەی کاکە ئێمە تا ئەو کاتەی بە حسابی خۆیان خزمەت ئەکرێن لەگەڵتان لەگەڵ حکوومەتان کە خزمەت نەکرێن دواوە بەڵام ئەسڵی مەسلەکە وان نییە جەماوەەکان ئەوان دوو بەشە ئەیانەیە جەماوەکەی خۆیان دەست دەرنەچێ بەم شێوەی تەوزیع ئەدوارە هیچی کە نییە بەشێکیان میان ڕەون ئەڵێن بەم شێوەیە لە حکوومەتە بەردەوام دەبین بەشێکیشان دەڵێن کاکەوە حکوومەت کارنامەکانی جێبەجێ ناکە بۆی ئەو بەشە ناڕازیان لە کیز نەچێ لە کاتێکا خەڵکی کوردستانی تر وشیارە تێدەگا کە هەر حیزبێک بەڕاستی چۆنە پرۆزی سیاسیەوە دەبێت بەرپرسیارانە تەعامل لەگەڵ دۆخەکە بکە و ئەوەی کە هەیە جێبەجێکە ئەو کاتە ئەگەر لە خاڵێکیشدا کە حکوومەت جێبەجێ نەکرد پێتە سەر شاشە بڵێ کاکە ئەوە من بۆیە نهاتم بۆیە من هاتمە دەرە لە پرۆسی سیاسی لەبەر ئەوەی ئەم خاڵانە جێبەجێ نەکراوە داوامان کردو جێبەجێ نەکرێت بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و خودی کاک مەسرودیش هەردەسەڵاتی داوەتە هەموو وەزارەتەکان کە ئەوەی پیان دەکرێت لە دەسەڵات جێبەجێ بکەن بۆ خزمەتی خەڵک ئەو حکوومەتە بە حکوومەتی خەڵک دەزانێ و دەبێ خزمەتکاری خەڵک بن بەڵامی تر ئەوەی کە وەزارەتە نایکا یان لایەنەکانە مزایدە سیاسی لەسەر دەکەن بەڕاستی لە کۆتاییەکاندا خۆیان زەر دەکەن. کاک شەخنەزاد بەدگومانکردنی خەڵک بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر جاری ژوا مقارڕەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتێکی ئیقلیمیە بە بەراورد بە حکوومەتی مرکزی یا حکوومەتی اتحادی بەشێک لە ڕۆژنامەنووس و بەناو چاودێری سیاسی و میدیا ڕسەکراوە پیشانێن کە دۆخی ناوەڕاست و باشووری عێراق لە هەرێمی کوردستان باشترە. بەڵێ وەڵا سپاس بۆ پرسیارە ئەگەر بێت و ئێمە بەراوردێکی بەغدا و شارەکانی خواردوو لەگەڵ هەرێمی کوردستان بکەین ئەو ڕاستیمان بۆ دەدەکەوێت کە ژیان لەوێت چۆنە و لێرە چۆنە ئەگەر بێت و بە خێرایی تێپەڕم بەسەر ئەو داتایانەی کە لە بەردەستدا ئێستا ڕێژەی هەژاری لە 125 تێپەڕاندەوە لە زۆربەی شارەکانی عێراقا عێراق خۆی یەکێکە لە گەندەڵترین وڵاتانی جیهان لە 160 هەیە یەکێکە لە ناشەفافترین دەوڵەتانی جیهان لە ناو دەوڵەتە گەورە ینی لە کۆتاییەکانیدا ینی ئەوەندەش ناشەفافە عێراق یەکێکە لە دەوڵەتە قەرزارەکانی دنیا کە ئێستا زیاتر لە 130 میلیارد دلار قەرزارە هەموو ئەمانە پێت ئەڵێ ئەم داتانە پێت ئەڵێ کە عێراق ئێستا لە دۆخێکدایە دۆخێکی ئەوەندە خۆش نییە بەڕاستی کە بتوانانی تۆش ئاواتی پێ بخوازی بڕۆ شارەکانی سیر کە هیچ شاری ئاوادانکردنەوەی پێویستی پێیان نەکراوە لەگەڵ هۆمپارەی شەکەتی خەرج کراوە زیاتر لە 850 میلیارد دلار دیار نێن لە 2023 تا ئێستا کەس نازانێت پارەی بۆ کوێ چووە بەمەرجێکە ئەو پارەیە دەتوانرا وڵاتێکی پێ دروست کرێتەوانێ هەموو ئەمانە ئەم داتانە پێت ئەڵێ کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕێژەی هەژاری زۆر کەمە لە چاو ئەو ڕێژەیە ڕێژەی بەکاری زۆر کەمە ناشەفافیت کەمترە گەندەڵی کەمترە لە چاو هەموو ئەوانەدا ئەمن و استقلالیش زۆرترە لێرە ئاوادانیش زۆرترە لە موشارانی ئێمە کەواتە ئەوەی کەوانەی کەوا بیرەکەنەوە بۆ شێوەی ئەیانەوێ خەڵک چاواشە بکەن بە بڕوای من ئەوانن کە دەیانەوێ ئاوکەنە ئاشی دوژمنانەوە بە مەفهومە کوردەکەی بۆ ئەوەی ئەوان خەڵکی کوردستان چاواشە بکەن بەوەی کە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ئەم دەسەڵاتی کە لێرە هەیە لە خواستی ئەوان نییە و بە باڵای ئەوانە هەڵنایە لەبەر ئەوە ئەمان نابێ ئەمانە بمێن و خەڵکی کە بێتە ئێرە لە کاتێکیشە ئەوان بەردۆخیان ئەوان بە مەرجێ دەوڵەتیشن ئەوان بە مەرجێ کۆمەڵێ الزامات هەیە کە دەتوانن جێبەجێکەن و گۆتوان قرسکەن باقی ناوەندیان هەیە کاتێ پێویستیان پێ بێ لە هەمان کاتا سیادیان هەیە لە ئەومەی متحیدە دیفاعیان لێ دەکرێت ئێمە ئەمەشمان نییە هەم عێراق خۆشی کە ئێمە لە بەشێکی لە عێراق دیفاعمان لێ ناکەن لە کاتێکا کە مەترسیە لەسەر وڵاتەکەشمان لە کاتێکا کە تەنگژەیەکی سروشتیژێتە وڵاتەکەمان ئامادە نییە بە کانونێک هاوکاری بۆ هاوڵاتەکانمان بنێرێ هەموو ئەمانە لەگەڵ هەموو ئەم کەم و کوڕیانی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستانیش هێشتا هەرێمی کوردستان پێشەنگە لە ئاوادانکردنەوە پێشەنگە لە ژیانی سیاسی پێشەنگە لە ژیانی لە ئیستیقلالی ئەمنی و پێشەنگیشە لەوەی کە بێوێ خۆشگوزەرانی بۆ تاکان و داهاتی تاکەس ئێستا لە هەرێمی کوردستان دەقات بەرامبەر بە داهاتی ئەوانە ئێمە کێشەمان لە ئەوەدایە سەرچاوەکان داهاتمان یەک سەرچاوەیە ئەو سەرچاوی داهاتیشمان نەوتەکەشمان وەکو پێویست ناڕوە لەبەر ئەوەیە ئێمە ئێستا کە داهاتەکە نەوتەکەمان بڕۆشتە بەردەوامی کێشیان بۆ دروست نەکردینایە داهاتەکەی هاتایەتەوەنە خەزێنەی دەوڵەت و سەدا ئەو قەرزانەی کە هەمان لە کۆڵمان ببوایەوە ئێستا ژیانی هەرێمی کوردستان ئەکرا بەراورد بێ بە یەکی لە ژیانی ئەو دەوڵەتانەی کە لە ئەوروپاشە ژیان چونکە
ئێرە خاوەنی پێگەیە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری سەرخان و ژێرخانێکی زۆر باشی هەیە بەس پێویستی بە ئیدارەدانێکی باشتر هەیە پێویستی بەوەیە کە چۆن سوود لە سەرمایی مرۆی وەرگری چۆن سوود لە سەرمایی ژێرزەوی وەرگری و چۆن توانی بەکاری بێنی بەڵام بەهۆی بارودۆخە سیاسێکەوە و ڕێگریکردنی هەندێ ئەو ڕێنمایی و یاسایانەی کە هەیە هەرێمی کوردستانی لە چوارچێوەیەکدا هێشتۆتەوە کە ناتوانێت هەنگاوی زیاتر بدەن کە ئەگەر مەجای بدەن بە هەنگاوی بنێن لە ڕووی ئابووریەوە بە دڵنیایەوە ئێستا قۆناغەکانی زۆر دەبڕی بوو خەڵکیش دەبێت ئاواتە خواز بێ بۆی کە هەرێمی کوردستان بژینە لە شوێنێکە ئەوانشی کە بەو شێوە بیرەکەنەوانێت کە چۆن لە بەغا هێنا لە کاتی خۆیان موچەدرێ ئەوە بینیمان لە ڕامانگی ڕابردوودا دوومان بوو موچەی نەدرا بە هزار مزاهرە و دەیان خەڵکوژە ئەمجا حکوومەتی کازمی بیردەوە کردوانە قرس بکات و بەپێ قەرزەکەەوە معاشەکانی بدات کەواتە ڕۆژە لە ڕۆژان ئەو حکوومەتەش بەو شێوەی کە ئێستا هەیە ئەوە منوکو ئابوورناسێک هەڵسەنگاندنم بۆی هەیە بەم شێوەیە نامێنێت چونکو هەر حکوومەتێک کەوتە سە قەرزکردن بە بەردەوامی قەرز بکە وردە مایەپوش دەبێت ئەو وڵاتی کە قەرزی دادێت دەبێتە وارسی ئەو وڵاتی کە قەرزەکەی لێ پێداوە چونکە قەرزەکەی پێ نادرێتەوە ڕۆژ ساڵانش سوودی دەچێت دەسەر کەواتە قەرزەکە کەڵەکە دەبێت ناتوانێت نمانەچار لە پێناوەرگرتنەوەی قەرزەکەیە دێت سەیطرەکە بەسەر اقتصادەکەیە کە سەیطرەی کرد بەسەر اقتصادەکە سیادەی نامێنێ نە سیادە سیاسەکەی دەمێنێت نە سیادە ئابووریەکەشی دەمێنێ ئەو کاتە دەبێت بکەوێتە ژێر دەستی ئەو وڵاتانەوە کە قەرزەکانی دایەتی بۆیە عێراق ئایندەیەکی ڕۆشنی نییە بەم شێوەش بڕوە ئێستاوەتە لە چەند شەوی ڕابردووە کۆمەڵێک لە هێزی نامونەزەم هاتنە سەر جادە ویستیان کێشە دروستکەن حکوومەتی عێراق خۆی کازمی خۆی هاتە سەر جادە و ڕوبەڕوویانە بێتەوە کەواتە بۆ هەر دقی ئامادەی عێراق بتەقێتەوە لە کوتلە شیعەکانە کوتلە سونەکانە هەر کەسە داوای بەشی خۆیەکە لە هەمان کانیشە دەوڵەتانی دراوسێش دەستیان تێدایە بۆ تێکدانی ئەم بارودۆخە چونکە دەیانەوێت شەڕەکانی خۆیان بێنە ناو عێراقەوە شەڕ لە خۆیان دوورخەنەوە لە لای کەشەوە دەیانەوێت عێراق بەکار بهێنن بۆ ساختکردنەوەی کاڵا و بەرهەم و اقتصادەکەی خوانی پێ دروستکەنەوەنێ کەواتە ئەم دوو بەرژەوەندیە دوورخستنەوەی شەڕ لە وڵاتی خۆیان بۆ عێراق و بەکارهێنانی سوود وەرگرتنیش لە ئابوورەکەی هەمە وای کردووە عێراقیان ئیفلێچ کردووە بۆ هەر لەحظەیە بێ ئەم عێراقە لەسەر پێی خۆی ناتوانێت بۆستی ئەگەر بێت و بەم شێوە تەعاملکە ئەگەر بێت و دەستی دەرەکی نەبڕێ ئەگەر بێت و خۆیان تەفاوم و ئیتفاقی سیاسی نەکە نەبینی خۆیانە تەوازن و شەراکەت و تەوافق بۆ خۆیان دروستکەنەوە چونکو ئەمە نەکرێ عێراق ڕەوەشێتەوانێ و دەبێت کەسە بڕوا بەلایەکدا بەڕێز کاک نەوزاد شێخ کامیل کاتی بەرنامەکەمان تەواو بوو سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی لە بازرگانی بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی و پیشسازی هەرێم سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ئازیزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ